ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت ئێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕەی چەند هەواڵ. بەیانیەی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان. بەرزڕاگرتنی یادی محەممەد شەریعەتی لە شاری سنە. دیداری بنەماڵە دادخوازەکانی بۆکان لەگەڵ باوکی هێمن ئەمان. بانگرتنی شۆفێرانی تاکسی خۆی لە سنووریوان. ئاماری کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان سەبارەت بە پێشێلکاریەکانی حکوومەت لە ساڵی 2024 زاینی. درێژەی ناڕەزایەتی مامۆستایان و کارمەندان لە هەرێمی کوردستان. بردومانی چڕی دەوروبەری منبەج و کۆبانی لەلایەن ئەرتەشی تورکیا و درێژەی مانگرتنی کرێکاران لە شرکەتی ئێرانۆفۆق لە خۆڕەمشار. بەیانیەی ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان ڕۆژی شەممە 15 بەفرانبار لە بەیاننامەیەکدا هەڵسوکەوتی ناوەندامنیەکانی لە ئاست معلیمانی دڵسۆزی کوردستان بە توندی شەرمەزار کرد. لە بەشێکی ئەو بەیاننامەیە داوێ ڕایجەختکردنەوە لەسەر داخوازی ڕەواکانی معلیمان ڕوو بە سەرۆکۆماری ئیسلامی ڕاگەیەندراوە. ئەنجومەنی سنفی فەرهەنگیانی کوردستان پەیوەندی بە هیچ یەک لەلایەنە سیاسیەکانەوە نییە و چاوەڕێی جێبەجێکردنی بەڵێنەکانی ئوستانداری کوردستان بۆ بەدواداچوونی داخوازیی معلیمانی و پارێزگایە. ڕێزی داخوازیەکان بریتین لە یەکەم هەڵوەشانەوەی ئەو سزانەی لەلایەن لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵا ئیداریەکانی ئامۆزش و پەروەرشی کوردستان بۆ معلیمان دەرکراوە و گەڕانەوە بۆ سەرکاری معلیمانی دەرکراو. دووهەم هەڵوەشانەوەی بڕیاری کەمکردنەوەی حەقدەست و قەرەبووکردنەوەی زیانەکان. سێەم بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕێزبەندی بۆ هەموو معلیمان بە بێ جیاوازی. خاڵی چوارەم پەرداختی هەموو داخوازیە دواخراوەکان. پێنجەم پێدانی پاداشی کۆتایی خزمەت و بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی. خاڵی شەشەم بە فەرمیناساندنی چالاکیە سنفیەکانی فەرهەنگیان و ڕاخساندنی بەستێنی پێویست بۆ بەڕێوەچوونی کۆبوونەوەی گشتی ئەنجومەن لە ئوستان. بەرزڕاگرتنی یادی محەممەد شەریعەتی لە شاری سنە. ڕۆژەی شەممە 15 بەفرانبار بنەماڵە دادخوازەکانی شاری سنە لەسەر مەزاری نەمر محەممەد شەریعەتی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. ڕۆژی شەممە ساڵڕۆژی لەدایکبوونی محەممەد شەریعەتی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە شاری سنە بوو. بۆ بۆنەوە بنەماڵەی ئەو هەمیشە زیندووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی ئەو شارە لەسەر مەزاری ناوبرا و گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری کۆبوونەوە و بۆ جارێکی دیکە یەکڕێزی و یەکگرتووی خۆیان دووپات کردەوە. دیداری بنەماڵە دادخوازەکانی بۆکان لەگەڵ باوکی هێمن ئەمان. ڕۆژی شەممە بنەماڵە دادخوازەکانی بۆکان چوونە ماڵی باوکی هەمیشە زیندوو هێمن ئەمان و پشتیوانی خۆیان لەو بنەماڵە جەرگ سوتاوە دووپات کردەوە. هێمن ئەمان لە سەردەمی شۆڕشی ژینا بریندار و لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامیەوە بە تند و تیژیەوە دەست بەسەر کرا. سێ ڕۆژ بە دوای ڕەفاندنی هێمن لە پێش چاوی بنەماڵەکەی ئیدارەی ئیتڵاعاتی ڕژیم پەیوەندی بە باوکی ناوبراوە گرت و داوای کرد بۆ وەرگرتنی تەرمی ڕۆڵەکەی سەردانی و ناوەندامنیەتیە بکات. بە دوای گیانبەختکردنی هێمن ئەمان لە ژێرە شکنجەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی باوکیەوە هەمیشە زیندووە. ڕۆژێکی خۆشی نەبووە و تا بە ئەمڕۆ چەند جار لە نەخۆشخانە بەستەری کراوە. مانگرتنی شۆفێرانی تاکسی خۆی لە سنووریوان. ڕۆژی شەممە 15 بەفرانبار شۆفێرانی تاکسی شارستانی خۆی کە مسافیر بۆ شاریوان دەگوازنەوە دژ بە بڕیاری دەوڵەتی تورکیا بۆ دانانی باج لەسەر باکی بەنزینی ئۆتۆمبیلەکان دەستیان لە کار کێشاوەتەوە و مانیان گرتووە. ماوەی 5 ڕۆژە دەیان بار هەڵگری ئێرانی لە سنووری تورکیا گیریان خواردووە و بەرپرسانی ڕژیم بایەخیان پێنادەن. دەوڵەتی تورکیا بە تازایی باجی لەسەر باکی سوتەمەنی بار هەڵگر و سەواریەکانی ئێران داناوە. بۆ بۆنەوە بە دەیان کامیۆن لە سنووری تورکیا و لە نێو بەفر و بەستەڵەکدا گیریان خواردووە. ڕۆژی شەممە تاکسیەکانی شاری خۆی پەیوەست بە مانگرتنی کامیۆنداران بوون و داوایان کرد کێشەکەیان لەلایەن دەوڵەتەوە چارەسەر بکرێت. ئاماری کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان سەبارەت بە پێشێلکاریەکانی حکوومەت لە ساڵی 2024 زاینیدا.
کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی شەممە 15 بەفرامبەر ئاماری پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستانی بڵاو کردەوە. بە پێو ڕاپۆرتە لە ساڵی 2024دا 156 کەس لەوانە 4 ژن لە ڕۆژهەڵاتی کوردستان لە سێدارە دراون. سەرجەم 586 کەس لەوانە 30 ژن دەست بەسەر و 132 کەس بە 398 ساڵ و 3 مانگ زیندان محکوم کراون. هەروەها 253 کەس واتە 97 ژن و 156 پیاو لە ڕووداوە جیاوازەکاندا گیانیان لەدەستداوە و 153 کەس 106 کەس پیا و 47 کەس ژن کوژراون. درێژەی ناڕەزایەتی مامۆستایان و کارمەندان لە هەرێمی کوردستان. ڕۆژی شەممە 15 بەفرامبەر مامۆستایان و کارمەندانی هەرێمی کوردستان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. معلمانی ناڕازی لە کۆبوونەوەکەیاندا ڕایانگەاندووە کە چیتر ناتوانن چاوەڕێی بەڵێنەکانی حکوومەت بۆ پێدانی موچە بن. معیشەتی خۆیان و بڵەماڵەکانیان کەوتۆتە مەترسیەوە و بێڕەزی بە کەرامەتی ئینسانیان کراوە. بەو بۆنەوە داوا لە وەزارەتی پەروەردەی عێراق دەکەن پەرداختی یەکدەستەکانیان بخرێتە ئەستۆی دەوڵەتی فێدەراڵی و ڕێژەی یەکدەستەکانیان بە پێی ڕێژەی هەڵاوسان زیاد بکرێت. بردومانی چڕی دەوروبەری منبەج و کۆبانی لەلایەن ئەرتەشی تورکیا. ڕۆژی شەممە ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهباد و فڕۆکەی جەنگیەوە چەندین جار دەوروبەری بەنداوی تشرین و گوندەکانی دەوروبەری منبەجی بردوبان کرد و زیانێکی زۆری بە ژێرخانەکانی خزمەتگوزاری گەیاندووە. بە وتەی فەرماندەیی گشتی هێزەکانی سووریای دموکراتیک دەوڵەتی داگیرکەری تورکیا پاش کستی سەختی تێرۆریستەکانی لە دەوروبەری کۆبانی و منبەج دەستی داوەتە بردومانی کوێری وێزگەی کارەبا و کارخانەی شەکری دەیر حافر و زیانێکی زۆری بە ژێرخانەکانی خزمەتگوزاری گەیاندووە. لە ئاکامی شەڕ و پێکدادانەکانی ڕۆژی شەممەدا بەلانی کەم 32 چەکداری ئیسلامگەرا کوژران و بەدەیان تێرۆریست بریندار بوون. درێژەی مانگرتنی کرێکاران لە شرکەتی ئێرانۆفۆق لە خۆڕەمشار. ڕۆژی شەممە 15 بەفرامبەر کرێکارانی شاغڵ لە شرکەتی ئێرانۆفۆق لە مەیدانی نەوتی یاداوەرانی خۆڕەمشار بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام درێژەیان بە مانگرتن داوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی شرکەتی ئێرانۆفۆق ماوەی 12 ڕۆژە دژ بە نەدانی داخوازیەکانیان مانیان گرتووە بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیان داخوازیاری پەرداختی داخوازیە دواخراوەکان زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان و لانانی جیاوازی تەزمینی ئەمنیەتی پیشەیی گۆڕانی دۆخی پیشەیی دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی و بیمەی دەرمانی و هەروەها بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان بوون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی لە کرمان. خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 هەتاوی لە پارێزگای کرمان ڕۆژی شەممە لە بەردەم وەستانداری کۆبوونەوە و داوایان کرد داخوازیەکانیان جێبەجێ بکرێت. خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە کۆبوونەوەکانیان داخوازیاری پەرداختی مەزایە بڕاوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، پەرداختی پاداش و سەنەواتی کۆتایی ماوەی خزمەت، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هاوسانسازی حەقدەستەکانیان. ناڕەزایەتی کارمەندانی جیادی کەشاوەرزی لە چەند شاری ئێران. ڕۆژی شەممە 15 بەفرامبەر کارمەندانی جیادی کەشاوەرزی لە چەند شاری ئێران دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کارمەندانی جیادی کەشاوەرزی لە شارەکانی زەنجان، یاسووج، عێراق و شارکورد لە بەردەمی دارەی جیادی کەشاوەرزیدا ناڕەزایەتیان دەربڕیوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی پلاکارد، خوازیاری پێدانی مەزایە بڕاوەکان، زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، هاوسانسازی حەقدەست، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. داخرانی 12 پاڵاوگەی ئێران بەهۆی نەبوونی گاز. لە درێژەی خەیرانی کەمی گاز و بەڕگ لە ئێران کاروچالاکیەکانی 12 پاڵاوگە بەهۆی بڕینی گاز ڕاگیراوە. هەرچەند بەرپرسانی ڕژیم چوونە سەرەوەی ڕێژەی مەصرفی گاز لە خانووەکاندا بە هۆکاری نایەکسانی گاز دەزانن، بەڵام نەوژەن نەکردنەوەی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی، نەبوونی سەرمایەگوزاری، قەرزداربوون بە تورکەمەنستان، مەصرفی بەرق بۆ بیتکوین، قاچاغی لە ڕادەبەدەری سوتەمەنی لەلایەن سوپای پاسداران و گەندەڵی و ناکارەمەی بەرپرسانی ڕژیم سەرەکی ترین هۆکارەکانی نایەکسانی بەرق و گاز لە ئێرانە. لە ڕۆژانی ڕابردوودا
12 پاڵاوگە بەهۆی نەبوونی گاز داخراوە و پێشتریش 22 کارخانەی سیمان بەهۆی نەبوونی بەرق و گاز داخرابن. و دوایین هەواڵمان سەبارەتە بە بێبەشکردنی مریەم جەلال حسێنی لە دەرمان لە زیندانی کەچوێی کەرەچ. مریەم جەلال حسێنی زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی کەچوێی کەرەچ لە دەستڕاگەیشتن بە دەرمان لە نەخۆشخانەی دەرەوەی زیندان بێبەش کراوە. مریەم جەلال حسێنی ماوەی 1 ساڵە تووشی نەخۆشی ددان و سیستەمی گەوارشی بووە، بەڵام بەرپرسانی زیندان ئەو بەندکراوەیان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. ناوبراو خەرمانانی ساڵی ڕابردوو لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیم دەست بەسەر و پاژماوەیەک لەلایەن دادگای ئینقلابەوە بە تۆمەتەکانی هاندانی خەڵک بۆ توندی تیژی، تەبلیغ دژی نظام، تێکدانی ئاسایشی گشتی و بێڕەزی بەڕێبەری بە 6 ساڵ زیندان و 2 ساڵ دوورخرانەوە بۆ پارێزگای ئیلان محکوم کرد. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەک.